بینەران و خۆشەویستان و میوانانی ئازیز ئەم کاتە و گشتکاتێکتان شاد و بەختەوەر خۆشحاڵین کە جارێکی تریش بێ گەیشتینەوە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکێتە لە زنجیرە بەرنامەکانی ئاوێنە. ناونیشانی بەرنامەی ئەمجارەمان پرۆژەی ئیمان و زەلکاوی ئیرادەیە لە قورئاندا. ئەگەر ئێمە کەمێک ئیسێک بکەین لەسەر دێڕەکە ئەتوانین کۆمەڵێک دەرئەنجام لەناو ئەو دێڕەدا دەربێنین. یەکەم ئەڵێ پرۆژەی ئیمان لە ئیسلامدا چۆن دەبەخشرێت؟ ئیمان چییە؟ ئیمان پێویست بۆ ئێمە قسە لەسەر ئەوە ناکەن ئیمان چییە چین ئەو قوڵایەوە مە قسە لەسەر خۆناغی دۆمیەکەین مرۆڤ چۆن ئەبێتە خاوەنی ئیمانی خۆی. ئایا بە هەوڵ و تەقەلای خۆیەکە یاخود پێ بەخشرێ دیارریەکە یاخود بە پاش هەوڵ و ماندووبوونێکی درێژ خایێنی خۆی و پاش پێدانی بەخشش و قوربانی اینجا ئەتوانێ بگات بەو هیدایەتەی ئیمانە. چۆنە؟ لە ڕاستیە کۆمەڵێک خاڵی لاواز لە قورئاندا لە ئیسلامدا بەگشتی و بە تایبەتیش لەناو قورئاندا هەیە. ئەو خاڵە لاوازانە هەتاکو ئەمڕۆ نەتوانراوە چارەسەرێکی بۆ بدۆزرێتەوە. لەناو هەموو ئەو خاڵانی کە کۆمەڵێکن ئەتوانین چەند دانەیەکیان بڵین. بۆ نمونە مەسەلەی دەسەڵات، حکمڕانی هەتا ئێستا لە تەواوی مێژووی ئیسلام بوو و بە تایبەتی سەرچاوە سەرەکیەکانی ئیسلام و بە تایبەتیش قورئان و سوننا شتێک نادۆزینەوە دێڕێک بەس شتێک ئاوا کۆ بکرێتەوە بدرێت بە مرۆڤ بڵێ ئاوا تۆ ئەتوانیت حکمڕانی بکەیت، ئاوا تۆ ئەتوانی دەسەڵات بگریتە دەست و بۆ شێوەش ئەتوانی حکمڕانی بکەیت و ئەم حکمڕانی ئەم دەسەڵاتە قابلی تەفسیری جیاواز نەبێ. ئەمە لە ڕووی حکم دەسەڵات و حکمڕانیەوە بۆشایەکی زۆر گەورە لە ئیسلامدا هەیە و بۆیە ئێستش هیچ دەوڵەتێک هیچ ڕێکخراوێک هیچ دەسەڵاتدارێک نەیتوانی حکمڕانی بکات چونکە نازانێت چۆنی بکە. یەکێکی تر لە خاڵە لاوازەکان مەسەلەی کۆیلایەتیە. کۆیلایەتی چی بە ئەتوانی بڵێن چینایەتی، ئەتوانین بڵێن مەسەلەی ژن، یعنی ئەگەر بڵێن چینایەتەکە زۆر باشترە کە لە ئایندەدا هەموو ئەمانەی باس یەکەم بێگومان بەرنامەی تایبەتی لەسەر پێشکەشەکەم. مەسەلەی چینایەتی یەکێکی ترە لە خاڵە لاوازەکان و پەڵێکی ڕەشە بە ئیسلامەوە کە بەڕاستیش ئەوە چارەسەر نەکراوە بگرە هۆکارێک بۆ پەرەپێدانی بۆ گەشەسەندنی و بۆ مانەوەی و کە هەمیشە بە زیان کەوتۆتەوە بۆ مرۆڤایەتی و ئیتر بۆ زۆر شتی تر و زۆر شتی تر. یەکێک لەو شتانەی کە بەڕاستی خاڵێکی زۆر لاوازە لە ناو قورئاندا مەسەلەی ئیرادەی ئینسانە کە چۆن ئیمان وەربگرێ ئیمانی خۆی. کە من ئەڵێم ئەمانە خاڵێکی لاوازن و لە قورئاندا هەن بە مانای وشە خاڵی لاوازە. تۆ ئەگەر بۆ نمونە ئەگەر بگەڕی بۆ ئاەتی ئاشتی لە قورئاندا ئەتوانێت کۆمەڵێک بدۆزیتەوە ئەگەر چی منسوخە ئەوە مانایتر هەڵەگرێ ئەو بۆ سەبەبێکی جیاواز و تایبەت دابەزیەوە قسەی لەسەرکراوە. بەڵام لەگەڵ ئەوەشا مسلمانان دێن بە پینەپەڕۆ بە ماکیاج ئەتوانن کۆمەڵێ ئاەت بۆ من و تۆ بێن و قسەی لەسەرکەم بڵێن ئەمە ئاەتی ئاشتیە. لە بەرامبەریشدا کۆمەڵێک ئاەت هەیە کە ئاەتی شەڕە، ئاەتی خوێناویە و بۆ بە هەمان شێوەش پینەپەڕۆ ماکیاجی بۆ دەکرێت. مەسەلەی ئیرادەش ئاوایە تۆ ئەتوانین لە ناو قورئاندا کۆمەڵێک ئاەت بدۆزینەوە کە نیشانمان ئەدا بۆ خۆمان لە ناو پرۆژەیەکین کە ئەمە ئەڵڵای ئیسلام ئێمە خزۆتە ناو ئەم پرۆژەیەوە و دەکرێت لە ناو ئەم پرۆژەیەدا ئێمە ببینە خاوەنی ئەم هیدایەتە و ئەم ئیمانە بەرجەستە بکەین لە ناو خۆماندا بە پەرستن بێ، بە قوربانیدان بێ، بە هەوڵدانی بێ وچان بێ، بە جیهاد بێت، بەو ئەرکانە و بۆ واجباتانەی کە ئەم دینە دایناوە بەسەر مرۆڤەکانەوە ئەتوانە ببێتە خاوەنی ئیمانی خۆی و هیدایەت وەربگرێ. لە لایەکی تریشەوە نەخێر ئەتوانین کۆمەڵێک ئاەتری تر بدۆزینەوە کە بە پێچەوانەوە مرۆڤ خاوەنی ئیرادەی خۆی نییە، ناتوانێت زەو هەڵبژاردننی نییە
و ئارەزووی نییە ئەگەر چەند ئارەزوو بکات چەند هەڵپە بکات چەند قوربانی بدا ئیلا هەر بەدەستی خۆی نییە و هیچ زەمانێک نییە کە ئەو کەسە بۆتە خاوەنی ئیمانی ڕاستەقینەی خۆی و هیدایەتی ڕاستەقینەی خۆی وەرگرتووە. مستحیلە محاڵی محاڵەکانە ئێمە ئەوە ناتوانین کۆنکرێتی کۆمەڵێک ئاەت بێنین بڵێن ئەمە وا لە تۆ ئەکا بڕی بۆ خۆت ببیتە خاوەنی هیدایەتی ئیمان لە لایەکی تریشۆ کۆمەڵێکی بێنی کە بڵین نەخێوانیە ناکرێ. ئەم قورئانە ئەم ئیسلامە وەکو بازارێکی لیا تۆ نازانم کێم ئەم قسەی کردووە. ئەم ئیسلامە وەکو بازارێکی لێ هاتووە لەم بازارڕەدا بازارڕەکە زۆر گەورەیە هەرچیەک تۆ بڕۆی بە ناویدا بگەڕێ چیت بوێت ئەتوانی بیدۆزیتەوە بیکڕی. کاری شەیتانت ئەوێ ئەتوانی کۆمەڵێک ئاەت دۆزیتەوە لە ناو قورئاندا وەک ئەمانە بە کاری شەیتاندا بنیت. کاری ڕەحمان تەوێ ئەتوانی کۆمەڵێک ئاەت دۆزیتەوە بە کاری ڕەحمانی بچوێنی و بە هەمان شێوەژە سەر مەسەلەی ئیرادە کۆمەڵێک ئەتوانین ئاەت بێنین کە ئاڵە ئیمان و هیدایەتی ئیمان ئەداتە دەستخۆت لە لایەکی شەوڵێن نەخێر. بەڵام لە کۆی ئەم بەراوردا لە کۆی ئەم بەرەو پێشچوونەی کە دواتر ئیماندار کە بکە دواتر مسلمانین لە ناو ئیسلامە خۆی لە کامیان نابینێتەوە دەبینین بەشی هەرە زۆری ئەو ئاەتانی کە قسە لەسەر ئیمان و هیدایەتی ئیمانی کەسێکی مسلمان دەکەن کە ئەوە نیشانەدەن خۆی خاوەنی هیچ ئیرادەیەک نییە و چەندە کەوڵ بدا چەندە قوربانی بدا هەر هیچ بەدەستەوە دواتر دوابڕیار لە لای ئەڵڵای ئیسلامە و بۆ خۆی هیدایەتی ئەدا نایدا ئەی خاتە بەهەشت نایخاتە بەهەشت ڕازگۆ دەرەچێت و بۆ شێوەی تر هەموو ئەو قەدەرەی کە بۆی دیاری کراوە ئەوەیە کە بە ژیانیدا دێت و تێئەپەڕێ. بۆیە من لەم بەرنامەیەدا ئێستا کۆمەڵێک بەرهەمی ئەم دینە کە لە ئاەتەکانە دەرەکەون زیاتر خۆتان نەزانن زیاتر من تەواوی بەڵگەکانم زیاتر لە 1990 لە ناو قورئاندایە مەگەر بە ناچاری پشت بە حەدیثێکی صحیح ببە سەمیان بچمە ناو مێژووەوە دەوام نەکردووە هەموو ئەو شاهیدی حاڵم. بۆیە ئێستا من ئەو کۆمەڵە بەرهەمە نووسراوەی کە لە ناو قورئاندا هەیە بە ئاەت پێن کە بە موعجیزە ناویدراوە موعجیزەکانی ئیسلام ئاەت یعنی موعجیزە دانراوە بە ئێمەی ئەفرۆشنەوە ئێمە بە خوێندنەوەیەکی بۆ بکەین بزانین ئێمە چین ئێمە لەکوێ ئەم پرۆژەیە داین ئەم ئەڵڵای ئیسلامە ئێمەی چۆن داناوە هەر لە سەرەتاوە چۆن لەناو پرۆژەکەتا مەبەستی چی بووە ئێمەی چۆن بۆ خسۆتەنەوە ئەم پرۆژەیە و لەناو ئەم پرۆژێدا ئێمە لەکوین و دواتر ئەنجام چی لێ دێ و لە کۆتاییدا ئێمە کێ دادگایی بکەین تاوانباری سەرەکی کێ لە ئیمان و بێ ئیمانیدا لە کافر و ئیمانداریدا لە کوشتن و لە ئاشتیدا لە شەڕ و لە خۆشیدا لە ڕەحم و لە هیدایەت و ناهیدایەتە بزانین کێ تاوانبارە و دادگایی بکەین. با بچینە سەر باسەکەمان پرۆژەی ئیمان و زەرکاوی ئیرادە لە قورئاندا ژمارەی بەرنامە 105 پرۆژەی ئەڵڵا لە قورئاندا چییە هاوڕێکانم تەماشا بکەن پرۆژەکە ئەڵێ چی وما خلقت الجن والإنس إلا ليعبدون ئەڵێ من ڕوونا ئەمە ڕەنگە سەدان جار بیسبێتمان ئێمە ئەڵڵێ من ئینسان و مرۆڤ و جنۆکەم بۆ تەنها بۆ پەرستنی خۆم دروست کردووە هیچی تر. ئەڵڵای ئیسلام ئەڵێ مرۆڤ و جنۆکەم تەنها بۆ پەرستنی خۆم دروست کردووە بۆ ئەوە نەبێ بۆ هیچ شتێکی تر دروستم نەکردووە إلا ليعبدون تەنها بۆ پەرستنی من دروستم کردوون ئەمەتان لەبیر نەچێ. هێز و جوڵێنەری پرۆژەکە کە ئەم ئەڵڵایە دێتە ناو ئێمە خاتە ناو پرۆژەکەەوە هێزێکمان ئەداتێ جوڵەمان پێدەخا بەچی جوڵەمان پێدەخا ئەڵێ چی پێمان ئەڵە چی وما يريد ثواب الدنيا نؤتي منها هەر کەسێک
پاداشتی چاکەی لەناو ئەم دنیایەدا بێ ئەیدەینێ ومن يريد ثواب الآخرة نؤتي وهداش پاداشتی دوا ڕۆژی قیامەت ڕۆژی ئاخیرەی ویست لەوێش هەرەدەینێ وسنجزي الشاكرين وإما پاداشتی ئەو کەسانش ئەدەینەوە کە سپاسگوزارن لەناو ئەم پرۆژەیەدا دەژین لەناو ئەم ژیانەدا وەیتە خالق خەڵقی کردووە و داوێتێ بەر شەپۆلی ئەم ژیانە کە ڕازی بووە و هەرچێکی دیا بەسەر بێ سپاسگوزار بوو بۆ ئەڵڵا هاری کاریکردنی بۆ ئەنجام گەیاندنی پرۆژەکە ئەڵڵا چیمان پێڵێ هاتووە وما أرسلناك من رسول إلا بلسان قومه ليبين لهم هاتووەکو هاوکاریەک بۆ ئێمە لە هەموو قەومێکە لە هەموو نەتەوەیەکە پێغەمبەرێکی ناردووە بۆ ئێمە هەتاکو بە زمانی خۆمان بۆ پێغەمبەرێکی کوردی ناردووە بۆ عەرەبێکی ناردووە بۆ فارس پێغەمبەرێکی فارسی ناردووە ئەسڵەن ئەمە ڕاز نییە ئەمە حەزەکەم جان ئەمە يعني سلبري هەڵەیەم ئاەتە بۆ هەموو قەومەکان نەڕۆشتەوە بەڵام ئێمە لەگەڵ ئەم دەقا ئەڕۆین و ئەڕۆین کە ئەمە قبول بێ ئەمە ڕاستی بێ بۆ هەموو ئەمنەتەوە بۆ هەموو ئەم زمانە جیاوازانە پێغەمبەرێکی تایبەتی ناردووە بۆ ئەوەی ئەم پرۆژەیان بۆ ڕوونکاتەوە تۆ بۆچی دروست بوویت تۆ چیەکەی لەم ژیانە و ئەتەوێت چۆن ببی بەچی دواتر چی لێ دێ و چۆن ئەبێ هەوڵ دێ چۆن ئەبێ کار بکەی و لە دوا کۆتاییەکەدا تۆ چی لێ دێ شتەکانی بۆ ڕوونەکاتەوە لە نهێنیەکانی ناو پرۆژەکەش وخەلق كل شيء فقدره تقديرا هەموو ئەو شتانەی کە ئەم ئەڵڵای ئیسلامت دروستی کردوون تەقدیرێکی لە لای خۆی قەدەری ئەم شتانی لە لای خۆی نووسیوە قەدەرەکەی دیاری کردوون ئەمە یەکێکە لە نهێنیەکانی ئەو ئینسانی ئیماندارە جا بەڵام خەسوێتێنە ئەم پرۆژەیە بۆ ئەوەی ئەڵێ چێڵە من تاقی دەکەمەوە نازانم بەچی چۆن تاقی دەکاتەوە قسەیەکە و ئەکرێ ئەڵڵا بڵێن تۆ کەسێکت بە کەسێک تاقیکردنەوە ئەی تێنەگەیشتی بە دوو کەسە تاقی کردەوە سێ کەسە تاقی کردەوە تێنەگەیشتی 100,000 ملیۆنێک تاقیەکەیتەوە 2 ملیۆن 10 ملیۆن 100 ملیۆن هەزاران ملیار 2 ملیار 3 ملیار تو ئەم هەموو تاقیکردنەوەی هەر لی تێنەگەیشتی دواتر نەتیجەکەی هەر ئەمەمان پێڵێ ئەڵێ ئەوەی کە دروستمان کردووە قەدەرەکەیمان لە لای خۆی لە ئەڵڵا ئەڵێ لای خۆمان دیاریمان کردو هەر ئەوەیە ئەمە لە نهێنیەکانی کە کەس ناتوانێت سوود لەم قسەیە وەربگرێ هیچ سوودێکی نییە بەڕاستی بەڵام پێمان ئەڵێ ما ئەصابەکە من حەسەنەتین فەمین الله هەر شتێکێک کە چاکەیە دێتە ڕێگەکەت ئەمە لە ئەڵڵاکەوەیە بۆ دێت ئیتر دیاری ئەڵڵاکەتە مافی خۆتە هەرچیەکە گرنگ ئەوەیە هەر شتێک باش بوو ئەڵڵاکەت پێدەدا وما ئەصابەکە من سەیئەتین فەمین نەفسیک و هەر شتێکیش کە خراپەت تووشی خراپەکاریەکت توش بوو ئەوە لە خۆتەوەیە ئیتر بزانە تۆ ئەم خراپەی کە کردوتە لە ئەنجامی چیە کردو چه خراپەیەکە کردو کاتی خۆی دزیە قەتلە درۆیە نازانم دەستێژی سێکسیە دەستبڕیە چەتێ هەموو ئەمانە شتێکت کردووە بۆیە تۆ خراپەیەکت هاتۆتە ڕێگەکەت ئەمە لە تواناکانی مرۆڤک لە پرۆژەکەتایە پێشبینی بۆ ئەنجامدانی ئەم پرۆژەیە چییە؟ الله ئیسلام پێمان دەڵێ وأن ليس للإنسان إلا ما سعى وأن سعيه سوف يرى هیچ شتێک لە بەردەمی مرۆڤدا نییە جگەل لەوەی ئەبێ هەوڵی خۆی بدات و ئەم هەوڵەشی لە دوجاردا ئەبینرێت و ئیتر پیاوانە ئەکرێ و پاداشەدرێتەوە باشە بۆچی مرۆڤ و جنۆکە لەناو ئەم پرۆژەیەدا هەن مرۆڤ و جنۆکە بۆچی لەم پرۆژەیەدا هەن من لێرەدا حەزەکەم ڕوونکردنەوەیەکی زۆر بچووک بەم هاوڕێکانم دیارە زوو باسی جنۆکە و ئەم شتانە دەکرێت جنۆکە ئیتر لای خۆمان کە زیاتر بە کوردی کاتی خۆی خێ و دێ و ئەم شتانەش ئەوترا دێ و خێ و
خێو بە تایبەتی خێو لە کورتولی لە کوردەواریە بەکارهاتووە بەڵام دوایی بە تێپەڕبوونی کات و بە زاڵگەری زمانی عەربی و دینی بەسەرماندا ئەم جنۆکەیە بووە بە بەشێک لە کولتوری کوردی لە کاتێکە هیچ پەیوەندێکی بە کوردەوە نییە. جنۆکە کە لە قورئانە بۆ خۆی باز لەوە ئەکات کە ئەمە لا ئەمانە نابینرێن ئینەه یوراکم ئەڵێ ئەوان جنۆکەکان ئێمە ئەبینن مرۆڤ ئەبینن بەڵام ولا لم ترونه ئاەتەکەم باشە بەرنیاڵێ بەڵام مرۆڤ جنۆکە نابینێ. باش مەسەلەی ئەو جنۆکە چێتە ناو لەشی ئەوە لە بەرنامێکی ترا باسمان کرد و پێویستان کا بچینە سەری دو ئەوەمان سلمان کە ئەوە نەخۆشی نەفسیە دەنا بۆچی ژنۆکارە چێتە ناو بەشی زۆری لە 1990 ئەو کەسانی کە جنۆکات چۆتە لەشیان نەخۆشی نەفسیانێ و ژنن و لە کۆمەلگا ئیسلامیەکاندان و هەژارن و لێ قەوما و داماون بەڕاستی ئەو شتانەیە گینا نەمان جنۆکە چییە. بارحەڵ ئێمە قسەمان لەسەر جنۆکە ئێستا پرسیارەکە ئەوەیە باشە ئەم جنۆکەی ئیشی چییە؟ یعنی ئێمە شتێک ئایا چ دەورێکی هەیە لەناو ئەم ژیانی مرۆڤەدا تا ئێستا بە شێوەیەکی کۆنکرێتی ئەمە هیچمان نەدیوە جنۆکە شتێک دەورێک ببینێ نە سلبی و نە ئیجابی. ئەن تۆ کامێ شارستانیەتیان چیان کردووە لەگەڵ مرۆڤدا ئێستا بۆ نمونە لەسەر ئەم زەویە کوێ هەیە لەکوێ ئەژین شارستانیەتیان بینایەکیان بەرز کردوێتەوە کارەبایەکیان دروست کردووە ئینتەرنێتیان دروست کردووە تارێک یعنی چی لەکوێ هەیە جنۆکە لەکوێی ژیانی مرۆڤدا هەیە هیچ شتێک دیار نییە. بۆیە بەڕاستی هەرچی ئەوەی کە ئێمە ناچارین ئاەتەکە و خۆی بخوێنینەوە بڵین جنۆکە چونکە وشەکە لە ئاەتەکەدا هاتوو ئەگینا ئێمە هیچ مەجبور نین باسی لێوە بکەین. بارحاڵ بینەوە سەر ئەسڵەکەی بۆچی مرۆڤ لەناو ئەم پرۆژێدا هەیە ئاوا بڵین جنۆکەی لێ دەرکەین نازانین ئەمە جنۆکە بە ئەبێتێکێ بێ پێمان بڵێ بە خۆمان باسی بکەین بزانین ئەم ئاەتە چیمان پێڵێ ئەڵێ ئینا عەرەضنا الأمانة على السماوات والأرض والجبال ئێمە ئەمانەتێکمان لەلا هەبووە ئەم ئامانەتەمان دا بەکێ على السماوات بە ئاسمانەکان والأرض بە زەوی والجبالی و شاخەکان چیاکان مخربەتەیەک شپرزەیەکێ لە ئاەتەکە خۆ شاخەکانیش بەشێکن لە زەوی من تێ نەگەیشتمەوە بەڵام بارحاڵ بە ئاەتەکە بۆ شێوازە و شپرزەی و تەشویشە با بڕوە ئەم ئەمانەتە دراوە بە ئاسمانەکان و زەوی چیاکان. ئامانەت چییە؟ کەس نازانێم ئامانەتە چییە. باش فأبين أن يحملنها وأشفقنا نقوليان لو كرك أم أمانة وربقرن نقوليان كرت وبالراسي لي ترسان وريان نقرت أم أمانتان ورنقر لنا لا الله لا ليت الملائكة هنا يأتي الله خوي بيدا والنازاني ترسان وريان نقرتوا وحملها الإنسان بلا مروف وريقرت هليقرت أم آمانتي هلقرت إنه كان ظلوما جهولا براستي لسر أم كاري تستني لخوي كرت چونك جمجبو وام آمانتي ورقرتوا براستي أتوانين بلين أم آية يكك لا آية بزور هيچو بوچا كان لنا القرآن ده هيش تيكت بينالي هیچ تێکت پێ ناڵێ تەواوی ئەو تەفسیراتانە بگەڕێ و بخوێنەرەوە تەواوی ئەوانەی کە شەرحی کەلیمات و وشەی عەرەبی و بەچی و چیەکان تەواوی ئەوانەی کە قسانە سەر تەجوید و نازانم کۆمەڵەشتا و تەواوی ئەوانەی کە قسە لەسەر ئەسباب النزول و ئەمانەکەن بڕۆ بیان خوێنەرەوە نەپێتەڵێ ئامانەتەکە چییە نەپێتەڵێ ئینسان کو ئاخر کوای سە من و تۆ کوای شتێک دراوە بە ئێمە خۆ نابێ ئێمە بیزین ئەم ئامانەتە چ من و تۆ مرۆڤین خوشکبرانی مسلمان مرۆڤ باشە خوشکبرانی مسلمان ئەو ئامانەتە چییە کە ئێستا دراوە بە تۆ ئاگای لێی بوو هیچ تۆ بێ ئاگای لێ بارحاڵ ئەم ئامانەتە وەکو باشە تۆ وەرەگرت کوای هیچمان وەرنەگرتووە بارحاڵ با بڵین وەریشمان گرت ئاخر من ئامانەتێک تۆ یاوتە بە ئاسمانەکان وەری نەگرتووە یاوتە بە زەوی وەری نەگرتووە یاوتە بە چیاکان وەری نەگرتووە
ئەڵێ خۆیانێن کە ترساون تو ئەمانەتی ئەڵڵایە خەب لەم ئەمانەتە خراپ بێ ئایا ئەڵڵا شتی خراپ ئەنێرێ بۆ خەڵک بەپێی ئیمانی مسلمان نەخێرە شتەکان باشن ێ باشە بۆ ئاسمانەکان وەریان نەگرت کەواتە ئەوانە سەمیان لە خۆیان کردووە زەوی وەری نەگرت چیاکان وەری نەکرد ئەمانە سەمیان لە خۆیان کردووە بەڵام نا لە سەمیان کردو ئەڵێ چی ئەڵێ ئینسان مرۆڤ وەری کرد هەری کرد ئەمانەتی هێڵ کرد لە بەرامبەر ئەمەدا لە باتی سوپاسی بکات دەسەر کۆنەیە کات ئەڵێ چی وەکانە ظەڵومەن جەهولا بوو بە زاڵمی خۆی و بوو بە کەسێکی گەمژە بووە بۆی ئەمانەتی وەگرتووە ستەم لەکرای خۆی بۆ بۆی ئەمە ئەمانەتی هەڵگرتووە جا بزانن ئەمە چەند تەشویشە ئەمانە بارحاڵ ئەمە مرۆڤ بۆیە لەم پرۆژەدایە ئەمانەتێکی لەلایە ئەم ئەمانەتەش نازانین چییە و هەرگیزیش ناتوانین بزانین چییە ئاماژە توندەکانی ناو پرۆژەکە ئەو هێڵکاریەی ئەو خیتابەی کە ئەڵڵای ئیسلام ئیتر لە قورئانە بێت یاخود لە ڕێی سەحابە و پێغەمبەر و نازانم مەلائیکە ئەم شتانەوە بێ ئەم ئاماژە کۆمەڵێک ئاماژەی تند هەیە ئەگیرێتە مرۆڤی ئاسایی ئەویشە ئەینەما تەکون و یودریککم المەوت لە هەر شوێنێ بن لە هەر قەڵایە خۆتان مەڵازدا بێ لە هەر چاڵێک و لە هەر بەرزایەگا خۆتان شار بێتەوە و ئیتر لە هەر شوێنێکا بن مردن پێتان دەگات وەلەو کنتم فی بروج مشەیەدە ئەگەر هاتو ئێوە لە قەڵای زۆر تند و ئەوەشتانە شابن بارحاڵ ماناکەیەوێ تۆ لە هەر شوێنێکابی ئەمری لێرەدا خیتابێکی تند ئەڵێت تۆ مردنت واتە تۆ ئەگەڕێیتەوە بۆ لای ئێمە و ئێمە محاسەبەتەکەین لەسەر کارەکانت باش ئێمە ئەگەر بین هەڵسەنگاندنێک بۆ ئاەتەکانی قورئان بکەین و ئێمە ئەندێشەی مرۆڤ ئەو هیوا و ئامانج و دەرخستە و قوڵبوونەوەیەی لەناو خودی مرۆڤ هەیە بەرامبەر بە ژیان بەرامبەر بە دروستکەر بە خالق بەرامبەر بە دین بەرامبەر بە لێپرسینە و سزاکان ئێمە بین ئەم هەڵسەنگاند نەکەین پرۆژەی یەکەم لە قۆناغ یەکەمە زانیمان ئەڵڵا بۆ پرۆژەکەی چییە و چۆنە و مرۆڤی بۆ خسۆتە ئەو شوێنە کارەکەی چییە ئێمە و خیتابەکەی چییە و سزاکان و پاداشتەکە چییە ئەی مرۆڤ لەکوێ ئەمەدایە قل لن يصيبنا إلا ما كتب الله لنا ئێوە بڵێن هیچ شتێک دووچاری ئێمەی مرۆڤ نابێ جگەل لەوەی کە ئەڵڵا کاتی خۆی لەسەری نووسیوین ئاەتێکی سەیرە ئەی تۆ بە منەڵێ هەوڵ بدە و تۆ سەعی بکە هەوڵ بدە تێکۆشان بکە و ئێمە ئەم تێکۆشانەی تۆ لەو دنیادا ئەبینینەوە و پاداشت سزایان پاداشتی چاکە و خراپەت ئەدەینەوە کەچی لەم ئاەتەدا نووسراوە هیچ تێک دووچاری ئێمە نابێ نایەتە ڕێگەمان ئیلا مەگەر ئەڵڵا لە کاتی خۆیان نووسی بێتی ئەمە یەکێکە لە ئاەتەکان وإن تصبهم حسنة يقولوا هذه من عند الله ئەم خەڵکە ئەوا بیرەکەنەوە ئەڵێن ئەگەر ئاوا بیرەکەنەوە کە ئەگەر شتێکی چاکە هاتە سەر ڕێگەیان ئەڵێن ئەمە لەلایەن ئەڵڵاوەیە من عند الله لەلایەن ئەڵڵاوەیە وإن تصيبهم سيئة ئەگەر خراپەکارێکیش دووچاری خراپەکارێکیش ببنەوە يقول هذه من عندك ئەمەش لە تۆیە ئەی پەیامبەری ئیسلام مەبەسیان لە محەممەدە قل پێیان بڵێ محەممەد بەو خەڵکە بڵێ بە ئیماندار بە موسڵمان بڵێ كل من عند الله هەر هەمووی لەلای ئەڵڵاوەیە فما لهؤلاء القوم لا يكادون يفقهون شيئا أو خلق بوان لهاتو اللي هيش تيناغن سرج بدن لآتكي بيشوترا بيوتين ئەگەر چاکە بێتە ڕێگەتەوە لە خواوەیە بەڵام ئەگەر خراپە بێتە ڕێگەل لە خۆتەوەیە بەڵام لەم ئاەتەدا نەخێر پێمان دەڵێ هەر هەمووی لە خواوێ لە ئەڵڵاوەیە مرۆڤ لەبەر لەناو ئەم پرۆژەیەدا
هیچ کاریگەریەکی نییە جگە لە ونبوون لەناو ئیمانی خۆیدا. هو الذي خلقكم فمنكم كافر ومنكم مؤمن والله بما تعملون بصير. هو الله بخوي خوي أو دروستي كردون أو الله أو دروستي كردون تاتا أنا كافرة وتاتا أنا مؤمنة والله خوي باشا أو كان باش بيناريتي أزاني تشي دكان أي بيني تشي دكان وتشيناك ونبوني بردوام خوي خلقي كردين بكافر مني بكافر دروس كردوا كسيكي بإيمان دار دروس كردوا كشي دعاي بيش ماله أو بينم تشيكي تو تشيناك يتو بخط أو دروست كردوم لا هداكي تيري شابي مالي بخط أو قدري من أو دياري كردوا أو نديتر مروف لناويا ونبيت. ما أصاب من مصيبة في الأرض ولا في أنفسكم إلا في كتاب من قبل أن نبرأها. أما بيداغريكا بو همو أقسانيكا لو بيش أجر قمانيك بير لإرادي مروبدا على شي هر كارساتك هر مصيبتك دوچاري مروبتو لسر زوي ولناو خودي خوشماندا لناو زاوية ببورن ولناو خودي خوشمان دايتن لسلم الزاوية قابل خل إما لناو أسمان وأنا ناجين لسلم زاوية أجين وإما خودي خمانينو لسر زاويشين هاشتك دوچاري إما بيت أوه إلا هنسا إلا في كتاب إلا لنا أكتب داك بيرن لوحي محفوظ نسراوة وبيج أوي كإيماش درسكا بيج أوي كخلق درسكا نوسيوتي واتا يسمن أجر من أم لايفا أكم بيش أوي دروز ببم بيش أوي أم زوية دروز ببه بيش أوي كومالي خور دروز ببه بيش أوي أم قردونو كون دروز ببه الله نوسيوتي لا يخوي لكتبه كان نوسيوتي مريوان هلاب جاي لس 2018 نازانم لس مانجي دوانزا لا ششي مانجا لا لشي بيان شوكي لايف بيش شاتو أعم قصاناك نسراو كتو يي لنا عالم شنو دا تو جل لايفي من غري تيان دا بيركاتوا براست اما آياتا دشي ام آياتا ونبوانا باش يقبن لا القرآن اما شي آياتي كسل خلقيه شيويني ادي باب رمزان مريوان هلب زي راسك با بچم بخوين مو با خوم بچم آياتك بخوين مو با خوم بچم بكردي بخوين مو با خوم بچم لتفسير كان تماشا بكم هاشا ببورن زۆر باشە ینەکەمان تێک نەچووە تۆزێک خەتەکەم جۆرێ بوو و هەشمانە ئاستی ڕۆشنبیری بەرزە ئەخوێنێتەوە ئاشنایە بەمانە و کۆمەڵێک زانیاری لەلایە کە کاتێک ئێمە ئابم شێوەیەکەین پشتگیریمان دەکا بەڵام هەیە کە ئەوە ناکات کە هەیە نە پشتگیریەکە و نەخۆی ئەچێ ئەخوێنێتەوە و نەبیرەکاتەوە بەڵکو ڕەتی ئەم هەمە بە هەمووشێک ڕەت ئەکاتەوە بۆ چونکە لەگەڵ ئەوەدا ناگونجە کە خەڵق قسەی بۆ کردووە نەک لەگەڵ ئەوەدا ناگونجە کە قورئان بۆی نووسیوە نا ئەوەی کە قورئان بۆی نووسیوە ئەم لێی تێ نەگەیشتووە نەیخوێندۆتەوە نازانێ بەڵکو ئەوە ئەزانێ کە بۆیان باس کردووە و بە تایبەتی بانخوازان و ئەوانەشی خۆیان کردووە بە بانخوازان ئێستا ئێمە بڵێن بەڕاست ئێمە ئەتوانین کارێ بکەین سوود بە خۆمان بگەێنین یاخود زیان بە خۆمان بگەێنین بۆ ئایندەمان هیدایەتی چاکە و خراپە ئەتوانین کارێ بکەین ئەم ئاياتە وەڵامان نەداتەوە قل لا أملك لنفسي نفعا ولا ضرا من هیچ کارێک بۆ خۆم چ زیان بێت چ سوود بێت بۆم بۆ خۆم هیچ توانایەکەم نییە و ناتوانم هیچ کارێ بکەم
ناتوانم کارێ ڕەتفعلێکم بۆ خۆم شتێک بۆ خۆم بەدەست بێنم چمایی زیان بێ و چمایی سوود بێ ئللا ماشا ئەڵڵا جگە لەوەی کە ئەڵڵا بۆ خۆی ئارەزووی لێی بێ پرسیارێک بوو ڕەنگە زۆرێک لە مسلمانەکان بیکەن وەڵامەکەی لە ئاەتێکی قورئانە ئەدۆزینەوە ولا تقولن لشيء إني فاعل ذلك غدا هرجيز ولا أما لا نفية أما القرآن دا بنفي بكونكريتياتو بأبيتو أوابير كيتو بشتيق نالي كم من بكسيق نالي بشتيق نالي من بياني أم كاردكم تو ناتواني وكاربكي نا تو أو تأيكي أو كارت شونا إلا أن يشاء الله مقر الله آرزو إليه به واتتو مقر لوحي محفوظة نسرابيت وآرزو أم الله يلسر بودياري كراوة كتو بياني أو كار أكيانيكي دنا مروفي إيمان دار دبيت دس لخوي بشواكا قصة لسر أو كابلين من بياني أو كاردكم صد جاري بل أولني هلا يخومان الله إن شاء الله إن شاء الله أجر خوا أرزو لي به أو خو بكم زانينا أو خو تسليم كردنا بقدرك كخوشي نازانت شيء يعني بون مناسب يعني كسيك بيب البلا منشم خيرك أكم بوا لنا كردستان بوا خلق شو بوا خير كردن شو بوا برسة شو باشا من خلقم دين لكاني بانكا من برسيب وشومتا برسكوا او عائل او خزانه هجار بون خزانه كم اناسي دولمن بون برياري اندابو كبين بدم ام خزانه هجاروا خزانه هجار خزانه مسلمان جن بياكي بير ستريان الروجني جاناري ولا كردكي خمانن خزانه دولمن برياري اندابو بچن بلاي خيرا بپلا و هاوکاریان بکەن خواردنیان کڕی بوو بریاریان دابوو هەرچی خەرجی پرسەکەی بیگرن ئەستۆی خۆیان شەکر و ڕۆن و برنج و گۆشت و هەموو شتانیان هێنا و بە پیکابێ گاتبوون بۆ کانیپانکە کەچی لە ڕێگە وەرگەڕابوون سیان بوون هەرسێکیان مردبوون یتوخمە کارێکی چاکە سەد جاریش بڵێ ئینشاء الله مەگەر الله حەسبکە ئەی خۆ باشە خۆ کارێکی چاکە بەڵام نەخێر ئەمە ئەوە ئەم ئاەتەیە ئەم ئاەتەکانی پێشووتر کە باسیەکەین ئەمە بەپێی ئیمانی ئیسلام دیارە ئەسڵ من باڕمان بۆ شتانە نییە بەپێی ئەم ئاینە نەخێر تۆ چاکە بکەی خراپە بکەی هەوڵی بۆ بەی هەوڵی بۆ نەدەی هیچ شتێکم لە مەسەلەکە ناگۆڕێ مەگەر تۆ بەسەر ئەو کارە ساتانە ئەچی بە شوێن ئەو شوێنی هەنگاوانە ئەکەویت کە ئەڵڵا ئارەزوی لێی بووە و لە لەوحی مەحفوظان نووسراوە باشە ئەی ئەمە چییە بۆچی ئەم خەڵکە ئەگەر ئارەزوی ئەڵڵا لە باشایە ئەگەر لە باشایە بۆچی ئەم خەڵکە تیاندا کافرە وەکو مسلمانەکان دەڵێن کافر خەڵکە کوژێ جینۆسایتەکات نازانم قەتڵ و عام وەکو خۆیان دەڵێن ئەخلاقی جوان لە لای کافر نییە و لە لای مولحید نییە ئەم شتانەمان زوو دووبارەکەنەوە دار من قسێکم زۆر پێ ناخۆشە زوو بەم نەڵم مولحید کاکە سەد جارمان وت ئێمە مولحید نین مولحید لەناو ئیسلاما هەیە بە ڕێزەکانم بەسە خوشک و برایانی مسلمان دینەکەتان خوێنەوە وشەی مولحید ئیلحاد یەلحیدون لەناو قورئان داهاتووە دەبڕن بیخوێنەوە بزان ئەڵێ چی حل بلاش بين وشيك بسريع ما ينكن يمن نين يمن ملحد نين برز كانم خوش كبراي مسلمان بارحل باش ام خلق كاوي بايمان كافرن بخسي مسلمان تندو تيجي كان شر كان دزي كان همي كافريكا ايه ابوهم الله يبو اميكريو بوچي نان كابا مسلمان بوشي بابزانين آيات الجواب كيتشيا ولو شاء ربك لآمن من في الأرض كلهم جميعا أجر آرزي خوي لسر نبو أما أجر آرزي الله لسر بوايا أو هرشي لسر زاوية كأجلنا وزاوية أجي أو هر هميان إيمانيان بالله هنا بلام هيج آرزي شي لسر نبو إن شاء الله يتيانا بوا
خۆی ئارەزوی لێ نەکردووە ئەڵڵا خۆی نێویستووە کە ئەم کارە بکات و لەوحی مەحفوظا نووسیوێتی مەریوان هەڵەبجەی کافر بێ ئەبێ ڕەخ نەگر بێ و ئەبێ نازانم کوڕە جوانەکە و نازانم کێکە کە ئەم هەموو خوشک و برا مسلمانانی کە بە ناوی خواسرا و ئەمانەوە دێن ئەمانە نووسراو کە ئەمانە بێت جوێن بدەنە بێ مسلمان بن ئەبێت جوێن بدەن خەڵک سەر ببڕن ئەوە ئەمە بکەن بەڵام مەریوانەکان و بێستونەکان و ئام فاتحەکان و ئەم ئازادەکان ئەمانە بێن ڕەخنە بگرن و مسلمانەکان چەند جوێنیان پێ بدەن ئەوشتە ئەمە لە لەوحی مەحفوظا نووسراوە ئەمە ئارەزوی خوای تایە ئارەزوی ئەڵڵای ئیسلامە ئەمە باش ئێمە کاتی خۆی ئەهاتۆ تەماشاکە ئاەتێکمە خوێنە وتمان بۆ هەموو قەومێ بۆ هەموو زمانێک ئەڵڵا کەسێکی ناردووە پێغەمبەرێکی ناردووە بۆی بە زمانی خۆیان ئەمەیان بۆ ڕوون کاتەوە بەس چیان بۆ ڕوون کاتەوە ئەم بوو من لە کاتی خۆی ئاەتەکەم تەواو نەکرد بۆچی تەواو نەکرد چونکە ئێمە بۆ خۆی مسلمان کە ئەچێت مەلاکان گوێ لە مەلاکرێن مەلاکان ئاوا ئاەتە خوێننەوە ئاەتەکانە خوێنە تەواوی ناکەن کۆی ئاەتەکە پێش و پاشی ئاەتەکە بۆ خەڵک ناخوێننەوە جوان تەفسیری ناکەن تەنها ئەوە وەرەگرن کە خۆیان مەبەستیانە ئەڵێ چی ئاەتەکە ئەڵێ پێغەمبەرە نێرین بۆ ئەوەی جوان بۆیان ڕوونکاتەوە هەموو بەسەلەی ئیمان و خەڵق و ئەڵڵا و چی و چیمەنە دوایی ئەڵێ لیوبەینە لەهم تا جوان بۆیان ڕوون بکاتەوە چی فەیضل الله من یشاء ويهدي من يشاء ئیتر لە دوای ئەوە ئەڵڵا بۆ خۆی بە ئارەزی خۆی ئەمەیان گومڕاکە ئەمەیان سەر لەمەیان ئەشێوێنێ و ئەمەشیان سەری نەیانشێنێ هیدایەتی ئەکا بە ئیمانی ئەم دینە بە ئارەزی خۆی من یشاء کە ئەڵێم من یشاء من خۆی من یشاء بەڵام نونەکە ناخوێنرێتەوە لە تەجویدی خوێندنەوەی ئاەتەکانە فەیضل من یشاء سەر لە هەموو ئەوانەی کە خۆی ئارەزوی لێتی ئەوانە سەریان لێ شێوێنێ ئەوانشی ئارەزوی لێتی سەریان لێ ناشێن و هیدایەتیانەکە بۆ ئێستا مەریوان هەڵەبجەی بۆچی ئیمان ناهێنێ بۆ ئیمان نایەنێ بە ڕێزەکانم کو نەورۆز غەفور تۆ بۆچی ئیمان نایێنی بە ڕێزەکەم من پێتەڵێم بۆچی ئیمان ناهێنی ختم الله على قلوبهم خوا مۆری ناوە بەسەر دڵی نەورۆز غەفورەوە مۆری لێیاوە ئیمان نایەنێ بەم دینە بیر ناکاتەوە یعنی خۆ ئەڵڵا مۆرەکەی لێیاوە وعلى سمعهم ویایەتی لە گوێشی لە بیستنەکەی یعنی دڵ بۆچی ئەڵێ دڵ کەوگوایە بیرەکاتەوە مۆرێکی لێیاوە بۆی بیر نەکاتەوە وعلى سمعه مۆرێکی یاوە لە بیستنیشی بۆی نەبیستێ وعلى أبصارهم غشاوة پردەیەکیشی یاوە بە چاویانە بۆ ئەوەی نەبینن ولهم عذاب عظيم وأمانش زي تندو طاقة بروتينيان هي أما شيكا الله يكا شي وايلة إيما كردو بيرنكينوا الله شي وايلة كردو كقسي أمهم خلق باشو مسلمان باشو بيغمر عزيزة نقرين الله خوي كردو يتي برد يك مريا ولا يبيش كمان لا بيستن ما بوين بيستن ئەی باش ئێمە هەموو خەڵکە ئەم شتە جوانانە نابینین پێمانە لەم خەڵک ئەمە نابینی ئەم کەونە جوانێک ئەڵڵا دروستی کردووە ئەها ئەو شتە خەڵک ئەوانە کە خوا چەند بە جوانی خەڵقی کردووە نەخێن نابینین بۆ چونکە ئەڵڵا پەردەیەکی داوە لەسەر چاومان ئێمە ئەو شتانە نابینین ئەڵڵا بۆ خۆی ئارەزوەکەی وا بووە قەدەرەکەی ئێمە وا بووە لە نووسینە نووسیوێتی لە لەوحی مەحفوظا نووسیوێتی کە ئەبێ ئێمە ئاوا بین ولله ما في السماوات ئەسد پرسیارەکەن دەڵێن باشە بۆچی ئەم ئەڵڵایە واکە ئەی ناکرێت ئێمە هەمووان هیدایەت بات و ئیترم شەڕە با بەس بێت کوشتن با بەس بێت جیاوازی چینایەتی با بەس بێت هەژاری خەڵک لە هەژ لە برسا ئەمرن لەسەر ماڕەقبنەوە مناڵە کوژرێ مناڵ عەزابە درێ ئاژەڵەکان عەزابە دێن لەم ڕۆژانەیە چون هەرد لەسەر قسەی مەلایەک چون دوو چاوی سەگێکی ڕەشیان هەڵکۆڵیوە وتیان ئەمە شەیتانە
مەلاکە لە بەروتێتی شەیتانە سەگێکی ڕەشیان دیوەتەوە تۆزێکیش ڕەشە زۆر ڕەش نییە داماوە چون هەردوو سەگەکان هەردوو چاویان سەگەکەیان دەرناوە بۆ ئەمە شەیتانە ئەڵڵا بۆچی ئەمە تەواو ناکە ئەم هەموو شەڕە لە دنیا لە سەرزەوی بە درێژایی مێژووە بۆ تەواوی ناکە بۆ حەزی لە شەڕە بۆ ئەم ڕەحمەی بۆ کەی هەڵگرتووە ئەم بەربارانەی بۆ کەی هەڵگرتووە ئەڵێ چی وەلیللاهی ما فی السەماواتی وما فی الأرض ئەوەی لە ئاسمانەکان و لە زەویدا هەیە هەموو هی ئەڵڵایە خۆی خەڵقی کردووە ئەوە بە ئارەزی خۆی یەغفر لیمەن یەشاء لا هەم بە هەر کرد لەسێ ئارەزی لێ هەیە بێت لەوە خۆشە بێ ويعذب من يشاء وسزای هەموو ئەوانشتا کە خۆی ئارەزوی لێتی من و تۆی چین ئەم بیوابیر بکەینەوە بۆمان نییە پرسیارە بکەین بۆمان نییە گومانمان هەبێت لەم دینە بۆمان نییە قسە لەسەر ئەم هێز و قودرەتەی ئەڵڵایە بەم تەقسیمە غەڵەتە بکەین منداڵێک بۆ خۆی کە هیچ گوناحێکی نییە و هیچ نازانێت تەنها شیرە خۆرەیە تازە لەدایک بووە بەڵام لە شوێنێکە بە ئیسراحەت و بە گەرمی و بە جوانی و بە باشی و بە خواردنی چاکەوە بەخێوە کرێت تەندروستی چاودێری تەندروستی زۆر باش مافی تەواوی هەیە بەڵام لە شوێنێکی ترە بە ڕەزیلی و بە برسێتی و بە داماوی بە سەرماسۆڵە بەخێوە کرێت هەردووکیشیان لە یەک تەمەنان و هیچ گوناحێکیان نییە بۆ ئەڵڵا کۆتایی بەمەنایانێ ئەڵێ ئارزی خۆیەتی خۆی دروستی کردەوە بەڵێ کەواتە ئارزی خۆیەتی بۆچی ئارزی خۆیەتی بەڕێزەکانم نازانین بارحاڵ چۆن بیرەکاتەوە ئەڵڵا تۆ سەیری ئەم ڕەشبینیەی محەممەد خۆی کەمە ئەڵێن ئەڵڵا یعنی محەممەد یعنی نووسری قورئان بەڕاستیەکەی تۆ سەیری کە چی داوەتە پاڵە ئەڵێ إن الذين حقت عليهم كلمة ربك لا يؤمنون ولو جاءتهم كل آية حتى يروا العذاب الأليم تفسيري أم آية برزكانم براستي إنسان بي لبردمي كوملك آية إسبكا بوستي بزاني بو چي واي كردوا تو گناح چي يسا أمام خوي بكافري داناوي پیش اوي نكتو خلق أم كون خلقانو سيويتي بەڕێز تۆ ساسانجان ئاوا کافریت ئاوا بێ ئیمان دەرەچی ئاوا ڕخنە دەگریت ئاوا ئەنجاڵێ چی ئەوانەی کە بەڕاستی ئەمە کاتی خۆی کە نووسیمانە ئەمە وا دەرەچێ ئەمە بەڕاستی کەلیمە و بیرکردنەوەکەی خوا بە حەق هاتووە و ئەمانە هەرگیز ئیمان ناهێنن خۆی نووسیوێتی ولو جاءتهم كل آية حتى هرچی معجزي أو دنيا بيني نشاني بدي هر أو إيمان ناهنة حتى يروا العذاب الأليم حتى أجنا أو كاتك عذابك زوز خراب أدريان عذابك زور أب آزار أدريان يعني بالراسي لنا لقال ما كانت تو تواني البهر آياتك بين 100 آياتي تري واهن برزة كان من تەنها بە پێی هەڵسەنگاندنەکە قۆناغ بە قۆناغ من یەناومە دینم کردووە لێرەدا پێداگری ئەکا لەسەر ئەوەی کە ئەم کافرانە بۆ خۆی ئارەزوی لێی هەبوو بۆ خۆی نەکات کە ئەمانە کۆتاییان پێبێنە ئەمانە ئیمان ناهێنن ینی خەڵکانێکن مسلمان بۆمان نووسن خوا هیدایەتان بات ئەم شتانەکەن نەخێر خوا ئینشاءڵڵاکەی لێ بکەرەوە چونکە لەسەری نووسین ئەڵە چی وەلەو ئەننا نەزەلنا ئیلەیهیم المەلائیکە وكلمهم الموتى الله أجر إيما كو ملائكة نك ملك يك داننا كو زور ملائكة زور بيان بوضابة زيني لا أسمانه ولا خلقه وأجر مردوش دينو كينو بيان قسيان نقلاب كان وحشرنا عليهم كل شيء قبولا ولا بردمي خوش يعني روجي حشريان بيبكين وحشريان كين صداو باداشي خرابو كارش باشا كان يام دينا ولا بردمي خويانا لبرشاي خويانا ما كانوا ليؤمنوا أوانا إيمانيا نأهنا إلا أن يشاء الله مگر خوا خوي آرزوي لي بوايا أمان با إيمان بينات أوش أن با إيمان بينه بلام يتر أمانان با إيمان نهينا آرزوي الله أبوه ولكن أكثرهم يجهلون بلام خلقيك الزور أما
نازانن ڕاستی و حقیقەتی ئەمەی کە باسی کردو ئەم ئاەتە ئەڵێ خەڵکێکی زۆر ئەکثەرەهم زۆربەی خەڵکەکە نازانن. واتە ئێستا ملیارێک و نیوێک موسڵمان هەیە، لەم ملیار و نیوە ئێمە ئەگەر بڵێین نیوەی 750 ملیۆن ناکات، بەلانی کەمەوە بڵین ملیارێک و 100 ملیۆن 200 ملیۆن ملیارێک و 200 ملیۆن کە ئەکاتە زۆرینە لە ئیسلامە نازانن کە ئەیسا ئەمانە لە ناو ئاەت لەنە ئەمە کە خوا ئەڵڵا بۆ خۆی ئارەزوی لێی هەبێ ئەوەکا بە کافر ئەوەکا بە ئاژەڵ ئەوەکا بە کورسی ئەوەکا بە ئیماندار ئەوە ئەکا بە مجریم ئەوە وا لێکە ئەوە بچێ ئەوە سەر ببڕێ ئەوە اختصاب کات ئەو دارە بڕوێنێ ئەو دارە بسووتێنێ. ملیارێک و 200 ملیۆن مسلمان نازانێت کە ئەمە ئەڵڵا پیشەی ئەڵڵایە. والذين يؤمنون بما أنزل إليك وما أنزل من قبلك وبالآخرة هم يقينون أوانيك باوريان بتوه أي محمد وبوشيك نردرا وبود دابزيوا أواني بيشتريش أواني بو بيغمركاني تناردوا أمانا شاكن ولا كوتايدا يقينا ندرس بك توراسك لكوتايدا وبالآخرة لكوتايدا للرجي قيامتها يترها الكسك أولئك على هدى من ربهم أمانة خوا هدايتي داون هداية كان لأن الله ويا باش أما أوانيك هدايتي داون أي أوانيتر وأولئك هم المفلحون أو أما هذه كم يعني آلة أوان الرزقاري عن بوا باش إن الذين كفروا أوانا شي ككفريان هالجاردوا كافر بونيان هالجاردوا هاي حل کەسێک ناسم ئەڵێ کاک مریوان نەخوێندومەتەوە نەکتێبێکە زانم چییە نازانم دین چییە نازانم خوا و پێغەمبەر و قورئان و دین و مەسیحمانە ئەڵێ هیچ نازانم یەک کتێبیشم نەخوێندێتەوە بەس تەنها لەبەرەوەی گوێم لە گۆرانی گرتووە ئەڵێ هەرچی دین هەیە لە ژیانمان ڕەتم کردوێتەوە لە منداڵیمەوە لە نوێژم کردو نەیچ هەر خەریکی گوێگرتن بووم لە گۆرانی ئەمە کافرە. باشا أم كافر بابين إننا أم ديار شيء إن الذين كفروا سواء عليهم على أواني أم كافر بنيان هالبجاردوا سواء عليهم أنذرتهم أم لم تنذرهم لا يؤمنون. أوانا أجر تو أي محمد إنذاريان بكيت أقداري تنديان بكيتوا لويك الله يا خالقي ولو دنيا لێتانە پرسێتەوە ئەڵێ ئەم بەوشێ توندە ئەگاداریان بکەیتەوە یاخود ئەگاداریان نەکەیتەوە وازیان لێبێنی پەراوێزیان بخەی ئەڵێ ئەوانە وەکو یەک وایە هیچ خۆت عەزیەت مەدە ئەوانە ئیمان ناهێنن. ئەڵڵا خۆی وەڵێ ئەڵڵا خۆی و ئەوای نووسیوە ئەی محەممەد. باشە ئێستا ئێمە بین قورئان لە دادگای ویژدانی مرۆڤایەتیدا لەنە ئەمەی خسۆتە ناو پرۆژەیەکەوە بەبێ ئەوەی هیچ پرسێکمان پێ بکات. ئەڵێ تۆم لەبەر کۆمەڵێک حکمت دروست کردووە بۆچی نازانین ئەمانەتێکم پێداون کوا ئەمانەتەکە نازانین بەوەرگرتنی ئەو ئامانەتەش کە خۆی پێداوم من نەچوم لە کابرایەکی کەسێکی زاڵم لە هتلەری وەربگرم ئەم ئامانەتە لە خودی خوددا ئەڵڵاکەم وەرگرتووە کەچی پێمەڵە تۆ لە بەروی ئەو ئامانەتە لە من وەرگرتووە تۆ کەسێکی گەمژەیت تۆ نەزانیت تۆ زاڵمیت. باشە ئەجا پێمەڵێ دێ ئاوا بژی و ئاوا بکە بۆ ئەرە تاقیتەکەمەوە لە چی تاقیمەکەیتەوە پێم ناڵێ حکمەتەکە چییە کەی ئەم تاقیکردنەوەی تەواو بێت تەواو نەبووە هەزاران ساڵە هەیە و هەرە ڕوا هەرەمێنێ ئەی کەی تۆ ئەڵڵایەکی گەورە تۆ کەی ئەتوانیت پێمان بڵێ کەی تێگەیت کەی ئەگەیتە ئەنجامێک بۆ خۆت هیچ ناڵێ هیچمان پێ ناڵێت دیارە تێناگات ئەڵڵا
دیارێک بە تاقیکردنەوەی 1 و 2 و 20 تێنێگەیشتووە بە ملیار 2 ملیار 3 ملیار 7 ملیار و شتێک ئەژینە نام سەوێت هەر تێناگا کەی تێگا نازانین هیچ شتێکمان پێ ناڵێ باشە ئەکەی کۆتایی دێت نازانین ئێستا چی بکەم ئەڵێ بڕۆ هەوڵ بدە باش بە باشە باشم چی بکەم بچم هیدایەت ئەڵێ نا هەرچێکە کە دەبێ بڵێ بە ئارەزوی خوای خۆی خوا لەسەری نووسیوم کۆمەڵێکی تر دێت وامان لێ کات هەرچیەک بەڵێت تۆ هەرچێکیش بکەیت لە لای منەوەیە ئەڕۆیت من نووسیومە ئەخەویت نووسیومە شەڕەکەیت نووسیومە چاکە ئەەکەیت نووسیومە زیان بە خەڵکەکەیەنی نووسیومە کەسێک ئەچێت داعشێک کە خەڵکانێکی زۆر بنە بڕەکات و قەتڵ و عامیانەکات لە لەوحی مەحفوظان نووسراوە کەسێکی جەچێت هەتیخانەیەک دروست دەکات و کۆمەڵێک هەتیو بەخێوەکە ئەوش لە لەوحی مەحفوظان نووسراوە بۆ خۆی نووسیوێتی بۆ خۆی چارە نووسی ئەمانەی دیاری کردووە باشە با ئێمە بین دادگایی بکەین ئەی ئێمە لەکوێین ئێمەی مرۆڤ ئەبێت لەکوێ ئێمە دابین بەهانێک شک و گومان و پرسیار و تەرازویەک بێنین بزانین ئەم بۆچی ئەمە وا لەگەڵ ئێمە دەکا چۆنی دادگایی بکەین خۆی ئێمە شەڕ و ئەسلحە و شمشێرۆمانەمان پێ نەچین شەڕ لەگەڵ ئەم ئەڵڵایە بکەین قسە لەگەڵ لەسەر پرۆگرامێکەکەین لەسەر پرۆژەیەکەکەین بە چ مافێک تۆ من دروستەکەی دەخەیتە ناو پرۆژەیەکە بەڵام پێم مەڵەی وما تشاءون إلا أن يشاء الله رب العالمين تو هیچ ئارەزویەکە تێدا نییە و جگەل لەوەی کە الله بۆ خۆی ئارەزوی هەیە مرۆڤ هیچ جۆرە ئارەزویی نییە بە چ منتەقێک لێکدانەوەیەکی قوڵە ئێمە ئەتوانین لەگەڵ ئاياتەکانی ترە ببوورە بزانم ئەم ئاياتەیان چییە قل لا أملك لنفسي ضرا ولا نفعا تۆ ینی من بەخۆم بڵێم من هیچ ناتوانم زیانیان سوودێک بەخۆم بگێنم إلا ما شاء الله جگەلوەی کە الله ئەرزوو لێی هەبوو ها لە عینەکەی پێشا خوێنمەوە تاواکردنی ئاەتەکە ئاڵێ چی لكل أمة أجل إذا جاء أجلهم وهمو أجل أمتكيش أجلي چارەنووسی خۆی هەیە گە چارەنووسی خۆی هەتاو لە تیاچێت فلا يستأخرون ساعة يك ساعة دواناكون ولا يستقدمون وساعاتك بيش ناخون أمر التياچن كواتا بتواوي جامان تشقل لويكا آرزو كشمانيا مردنكش لكتوبر زور بخيراي ديت ولو شاء تو تسيريكا ما وجدانا بۆ خۆی ئەخێنە ناو خۆی دادگاکەوە وجدانی ئەم ئەڵڵایە ئەخێنە ناو تەرازویەکەوە لە بەردەم ئینسانە بۆ خۆی نەبێت تاوانبار دەرەچێ ولو شاء لجعلكم أمة واحدة أجر الله أرزو ليه بوايا ويكره متانيك أمة بن ولكن يضل من يشاء بلام أم الله حركسي أو أرزو ليه به سري ليه شوينه ويهدي من يشاء وهدايتي وأنا شتك خوي أرزو ليه ولا تسألن عما كنتم تعملون ودواتيش بساتان ليك كتشيدكن بو خوي تاوان بارك خويتي خوي إما ناكاتا نتويك خوي إما هموما ناكاتا إيماندار خوي وامان لناكات كإما ببينا آشتي وكو خوي باسيك أو آشتي كخوي إيوه خوي أو كسيك هميشة بي برستين كمال اللو مرجعني كخوي حزب وامان بيناكا ودواي أوش لبرسينو مان ليكات واتب بو خوي مجرمة بو خوي تاوان بار الله إسلام نسري قرآن برين مجرمك خويتي أم قتل عام أكري خوي نسيوتي تاوان باري سركي كيا الله خويتي خوي أرزوي الله لسربوا أجر أرزوي باشا أجر داعش أرزوي إسلامي الله إسلامي لسر نبوايا داعش آية وكارانية كرت مسلمانكم أي والله ممداته مسلمانكم داعش شو من حزكم أو شتان بيبلن برزة كانم دايما نادي مراد لنرويج خلاتي نوبلي أشتي وردقريل بشراكة لقلب الرزق يترا دايما ديت بو نرويج
ئەلبەتە لەگەڵ کۆمەڵێک برادری ئازیز و خۆشەویست دوور لە کاروباری سیاست و خیتابی ئایدۆلۆژیا و حیزب و ئەمانە ناڵێم من بە هەروە بڵین ئەو برا ئەو ئەزیزانە کارێک کراوە کە پێشوازێکی جوانی لێ بکەین و بەرنامەیەکمان داڕشتووە هیوادارم سەر بگرێت سەر بگرێت سەر نەگرێت جارێتر لە داڕشتنی بەرنامەکە داین هیوادارین بە سەلامەتی بڕوات و خەڵاتە وەربگرێت کە تەمسیلی ژنێکی ئازا دەکات و بە سەلامەتیش بڕواتەوە و بەڕاستی شانازیە ئافرەتێک خەڵاتی نۆبڵی ئاشتی وەربگرێ ئیتر هەر کەسێکە لە هەر شوێنێکایە لە خەڵکی هەر شارێکە هەر زمانێک هەر کەسێکە هیچ کێشەیەکمان نییە بۆ ئێمە گرنگ ئەوێن کەسێک وەری دەگرێت کە بەڕاستی شایەنێتی و لە ئازایەتی خۆی ئەوەی وەرگرتووە من لە دوای ئەو بەرنمەیەکتان پێشکەش ئەەکەم بەراوردێکەکەین لە نێوان نادێموراد و سەفیە لە نێوان داعش و پێغەمەری ئیسلام ئەبوو بەکری بەغدادی و پێغەمەری ئیسلام بەڕاستی من ئەوەی بەدەم مابێ ئەیڵێم لەو بەرنمەیەدا و ئەگەرچی من خۆم زۆر ئەگرم هیوادارم خۆشم بگرم قسەی بەرزۆنزم نەکەم بەڵامیتر بەرنمەیەکە ئەوەی پێویست بکات ئەیڵێم ئەوەی پێویست بکاو ئەوەی لە توانام دابێت ئەیڵێم کۆتا بەرنامەشمان ئەبێ بۆ ساڵی 2018 هەتا بەڵام ئێتر چاوەڕێم بکەن هەر لەم مانگەدا ئەو بەرنمەیەتان پێشەش دەکەم باشە ئێستا پرسیارەکە ئەوەیە داعش کە چووە ناو ئەو گوندەی نادێەوە 6 کەسی خێزانەکەی نادیەی کوشت نادیەی برد اختصابی کردی بە کۆیلا اختصابی کرد نەگێکێک چەندین کەس و توانی ڕابکە خۆی ڕزگاریان نەکردووە ڕای کردووە ئایا ئەمە ئارزوی ئەڵڵای لەسەر بووە بەڵێ ئەگەر کەسێکەیە لە تەواوی ئەو دنیاەدا یەت بڵێ ئەمە ئارزوی ئەڵڵای لەسەر نەبووە و ئەمە ئیرادەی ئەڵڵای ئیسلامی لەسەر نەبووە و ئەمە لە لەوحی مەحفوظدا نەنووسراوە و ئەمە ئەڵڵا لە چارەنووسی ئەو کچەی نەنووسیوە کە ئەمە چارەنووسێتی من وازە هەموو جۆرە چالاکێکێنم بەڵگەیەکم دات ئەگەر هەیە خوشک برانی مسلمان ئەبینم جۆنووشت زۆرە دەن قسەی بەرز و نزم و ئەو شتانە سوودی نییە بۆ ئێوە نەزیان بە منەگەێنە بۆ خۆت ئەگەر ئەتوانیت پێمان بڵیت ئەمەی بەسەر ئێزیدەکانە هەو بەس لە ئەنفالەکانە بەسەر ئێمەدا هات هەڵەبجە کیماباران کرا و جینۆسایکان بارزانەکان گەرمیانەکان و ئەمانە ئەگەر پێت وایە ئەڵڵای ئیسلام ئارەزوی لەسەر نەبووە نەینووسیوە لە لۆحی مەحفوظا نەینووسیوە لە ئیرادەی ئەوانە بووە بێ ئاگا بۆ لێی بەڵگەم بەرە ئەگەر نیتە قسە مەکە پێویستیم بە قسەی تۆ نییە هەموو ئەم ئاەتانە پێمان ئەڵێن کە هەموو ئەوانەی بەسەر مرۆڤایەتی دەدادێت بە ئەنفال و هەڵەبجە و ئەوانەشەوە بە هێرۆشیماوە بە ناکازاکیۆ بۆی هیتلەر کردوێتی بۆی ستالین کردوێتی بۆی چاک کردوێتی بۆی خراپ کردوێتی هەر هەمووی ئیرادەی ئەڵڵای لەسەر بووە هەر هەمووی زەوق و ئارەزووی ئەڵڵای لەسەر بووە و هەر هەمووشی لە لەوحی مەحفوظا نووسراوە و پێش ئەوەشی ئەم مەخلوقا ئەم گەردونە خەڵق بکرێت دروستکە بە ئیسلام نووسراوە لەسەری و هەڵگیراوە قسەیەکت دەربارەی بە پێچاوانەی ئەمەی من هەیە فەرموو قسەی خۆت بکە و ژمارەی ڤایبەرەکەت بنێرە بۆ مسنجەری پەیجەکەم ئەکاونتەکەم نا پەیجەکەم تەلەفۆنت بۆکەم لە بەرچاوی ئەو بەڕێزانە ئەوە هەموو کەسن سەدان کەسی لێیە فەرموو قسەی خۆت بکە و بەمان بسێمێنە کە پێمان بڵێ ئەمە مەشیئەی ئەڵڵای تیانە بووە ئەمە ئیرادەی ئەڵڵای تیانە بووە و ئەمە لە لەوحی مەحفوظدا نەبووە و ئەڵڵا بۆ خۆی نەینووسیوە خۆی نووسێتی مەلایکەتەکان نا پێش ئەوەی خەڵق بکات ئەوانەی خۆی نووسیوە کۆتایی پرۆژەکە کۆتاییەکەی دادگای ئیسلام چۆنە هەر لەناو قورئاندا ئێمە نا بەڕێزەکانم قورئان بۆ خۆی
فڵتەی چاکی لیاوە لە ناو قورئاندا فڵتەی من دوو ئاەتان بە نمونە بۆ دێنمەوە دوو ئاەت وقال الذين أشركوا لو شاء الله ما عبدنا من دونه من شيء ئەڵێ ئەوانەی کە مشریکەکان فرەخوایەکان ینی ئەوەی باوەڕیان بە ئەڵڵای ئیسلام نییە باوەڕیان بە ئەڵڵایەکی ترێ بە خوایەکی ترێ تر خوایە بەردە ئینتەرنێتە زەردەشتیە هەر شتێکە باوەڕیان بە ئەڵڵای ئیسلام نییە باوەڕیان بە شتێکی ترەیە ئەمانە ئەڵێ چین ئەمانە ئەڵێن چی تۆسی ئەمە قورئان هاتووە سەرزەنشتی ئەمانە بکە بەڵام ئەگەر ناوەڕەکەکەی جوان بخوێنینەوە ئەبینین چ کارە ساتێک بەدەست ئەم ئارەزوو ئیرادەی ئەڵڵا هێنن چۆن دادگای ئەکەن و چۆن بە ئەڵاڵن تۆ مجریمی بابات تۆ تاوانباریت ئەمەد کردو لەگەڵ ئینسانە چیان پێڵێ ئەڵێ ئەم مشریکانە ئەڵێن چی لەو شاء الله ئەڵێ ئەگەر ئەڵڵا ئارەزووی هەبوایە ما عبدنا من دونه جگەل لە خۆی کەسی ترمان نەئەپەرست ما عبدنا من دونه من شيء هیچ شتێکی ترمان جگەل لە خۆی لە ئەڵڵا هیچ شتێکی ترمان نەئەپەرست خۆی ئارەزووی لێی نەبووە قسەکانی ئێمە بەڵام لەناو قورئاندا خۆی هەیە خۆشیەکەی باشەکەی ئەوەیە ئێستا ئەم مسلمانانێک کە هێرشی ناڕواکەنە ئێمە واتە هێرشەکەنە سەر ئەم ئاەتە ئەوە بیانێ نەیانەوێت لە ئاەتەکە هەیە باشە ئەڵێ چی ئەڵێ ئێمە ئەومان نەیەکرد ئەڵێ نە ئێمە نەحن نە ئێمە وەلا ئاباؤنا نە ئێمە نە باوانیشمان ڕوونە قسەکە نە ئێمە نە باوانمان ئەگەر ئەڵڵای ئیسلام ئارەزووی لێی هەبووە هیچ شتێکی ترمان ناپەرست ولا حرمنا من دونه من شيء وجگەل لەوەشی کە خۆی بۆی داری کردوون بە حەڵاڵی بە حرامی هیچ شتێکی ترمان حرام ناکرد كذلك فعل الذين من قبلهم ئەمانشی کە ئەم مشریکانە ئێستا وا دەڵێن وا ئەکەن پێش ئەمانیش مشریکان هەر ئەم قسانیان کردووە وەڵام هیچ شتێک دیار نییە ئەڵڵا ئیسلام چیمان پێڵێ هەرەڵێ ئیرادەی خۆمە مڵک ئەم ئاسمانە ئەم زەویە ئەم شاخانە خۆم دروستم کردوم مرۆڤ خۆم دروست کردو خۆم ئارەزوی خۆمە ئاوا هیدایەتەکەم ئاوا نایکەم ئەمە عەزابە دەم ئەوە نایکەم ئەوە باشە ژێنم ئەوە داماوە ژێنم کۆتایی لە دادگاکە با قسەیەکی پێ بڵین با قسەیەک بە ئەڵڵا بڵین مجریمە خۆی ئەمە پێویستە بەڕاستی خەڵک پێمان دەڵێ بەڕێزەکان یەکشت هەیە زۆر گرنگە زۆر کەس بە ئێمە ئەڵێن ئێوە سوکایەتی دەکەن بە ئیسلام ئەگەر ئیسلام ئەوە بێت ئێمە باسمان لەوە کردووە گوایە ئێمە قسەی بازاڕی دەکەین گوێنی پێدەن ئێمە ئەوەمان نەکردووە شتی وامان نەکردووە من شتی وام نەکردووە نازم نە گوێنم بە ئەڵڵا داوە نە گوێنم بە پێغەمبەری ئیسلام داوە نە قسەی ناشی ئەم شتانە ئیشی ئێمە نین بەڕاستی ئەگەر ئێمە هەوڵ بدەین بابەتەکانمان بەڕاستی ڕاست بن وە سوودیان هەبێ وە زانستی بن بەڕاستی من پێویستیمان بە گوێن نییە بە ئەڵڵای بدەین و بە پێغەمبەری بدەین بەس ئەگەر کەسێک پێی وا بێت بۆ نمونە پێغەمبەری ئیسلام لە تەمەنی 54 ساڵیە چۆ لەگەڵ کچێکی 9 ساڵانەدا زەواجی کردووە ئەمە لێرەدا ئەگەر پێی بڵین کاکە ئەم کەسە تاوانبارە ئەمە دەزرێژی کارە ئەمە زەواج نییە ئەمە زۆرداریە ئەمە یعنی زوڵمێکە بەرامبەر بە مناڵێکەکرێت تاوانێکە بەرامبەر مناڵێکە ئەمە سوکایەتی نییە بە پێغەمبەری ئیسلام ئەمە سیفەتێکە بۆ خۆی کردوێتی ئەگەر نەی کردووە ئەتوانین محکەمەوان کەم بڵێن کاکە شتی وای نەکردووە خۆ ئەگەر کردوێتی فەرمونون ئەوە یاسای ئێستەمان هی کۆمەلگاکەی خۆمانەیەنی هی ئێستەی نازانم چ دەوڵاتێکی پێشکەوتوی ئەو دنیا هێنی بێنە هیچ وڵاتێک هیچ نیزامێک هیچ دەستورێکی ماف دۆست مرۆڤ دۆست ڕێگە نادا بە کەسێک تەمەنی 54 ساڵ بێ چێ زەواج لەگە کچێکی 9 ساڵانەدا بکە 9 ساڵ ڕێگەی پێنادا ئەگەر ڕێگەش بدا بە 54 ساڵ و 70 ساڵ 9 ساڵ ژنبیانێت کێشەیەک نییە سەرگیری بکە بەڵام ڕێگە نادا کەسێک هیچ کەسێک لە دنیادا
تەمەنی بگاتە 9 ساڵ بێ و 8 ساڵ بێ و 12 ساڵ بێ 13 و 15 و ئەمانە بێت بهێڵن هاوسەرگیری بکە. ئەمە تاوانە لە وڵاتانە پێی بزانن ئەگیرێ سزا درست ئەیخەنە زیندانەوە و زۆربیان ئەنێرن بۆ نەخۆشخانەکانی دەرونی بۆی چارەسەری نەخۆشی دەرونیان پێ بکەن. ئەمەی کە من ئێڵێم سوکایەتی نییە، گوێندان نییە بە محەممەد، بەڵکو ئەمە حەقیقەتێکە ڕاستیەکە دەیڵێن کە ئەمە تاوانبارە و ئەبێت تاوانەکەی چێژێ و ئەبێ ئەمە زیندانی بکرێ. کەواتە ئێمە ئەمە ئەگەر جای بکەینەوە ئەمە وازەوە سوکایەتێ بێنە، ئەمە وتمان سوکایەتی نییە، ئەمە ڕەخنەگرتنە. نازانم لەسەر چی و ئەمە باسکرد بابێنەوە سەر ئینەکە. بارحاڵ هاتیمە سەرەوە ئەگەر ئێمە ئێستا بڵێن بە ئەبەم ئەڵڵایە تۆ تاوانباری، حەقمانە بڵێن تاوانباری. نووسەری قورئان تاوانبارە، تاوانبارە بەوەی کە بۆ خۆی خەڵقی کردوین، بەڵام ئەم جیهانی پڕ کردووە لە گۆمی خوێن. خەڵک ئەکوژرێ، خەڵک سەر دەبردرێ، خەڵک پەلوپۆ دەکرێ، خەڵک هەڵ دەواسرێ، لەت ئەکرێن، ڕەجم دەکرێ، بێکەرامەت دەکرێ، بە برسی دەکرێ، هەژار دەکرێ. بۆ خۆی ئەمەی داوە لەر چارە نووسی ئەو کەسانی کەواتە ئەمە تاوانبارە. ئەم تاوانبارە پێویستە دادگایی بکرێ. ئیسلام نووسەری قورئان و پێغەمبەری ئیسلام مستحق نین بەوەی ئەگەر چی سوکایەتیشمان نەکردووە تەنها مستحق نین بەوەی سوکایەتیان پێ بکە. ئەی مستحقن بەچی؟ پێویستە محەممەدی ئیسلام بگیرێت دادگایی بکرێت. تاوانبارە بۆ هەموو ژیانی. من داوا لە مسلمانێکەکەم ئەگەر ئەتوانێ پێنج شت تەنها 5 شتی کاری ئەخلاقی جوانی محەممەدم پێ بڵێ کە کردبێتی، بە قسە نا، بە دروشم نا، 5 ئەخلاقی جوانی محەممەدم پێ بڵێ، من زەربی 5 ئەەکەم 25 بە پێچەوانەی ئەوە 25 کارەساتی نە ئەخلاقی محەممەد نیشان بدەم. کەواتە ئەم محەممەدە شایانی ئەوە نییە تۆ سوکاتی پێ بکەی، ئەی شایەتی ئەوێت تۆ بیگری ئەمە دادگایی بکەیت و زیندانی بکەیت و سزای بدەیت بە زیندان یاخۆ بینێری بۆ نەخۆشخانەی دەرونی. وأختار موسى قومه 70 رجلا لميقاتنا. موسى کارەساتێک ڕۆدات، لەم کارەساتەدا کە خوا ئەڵڵای ئیسلام بەسەریانە دەهێنێت، ئەڵێ چیڵێ موسا لەو کاتێک کە لە میقاتینە و کاتێک کە دیاریمان کردو لەسەری ڕێکەوتین، موسا 7 پیاوی هێنا و ئامادەی کرد. فلما أخذتهم الرجفة کە کاتێک لەرینەوەیەکی زۆر لەم زەمین لەرزەیە بوومە لەرزەیە، لەرینەوەیەکە چیە هەرچیەک بێت ئەڵێ لێیدان، هەموو ئەوانەی برد لە ناوی بردن. قال ربي موسى وتي أي پەروەردگارم، ئەی ئەڵڵاکەم، لو شئت أهلكته من قبل، ئەگەر تۆ ئارەزوو لێی هەبوایە خۆ لەوە پێشتر ئەتوانی ئەمانە لەناو بەریت. وأياي أتهلكنا بما وأياي بمنيشوا أتهلكنا بما فعل السفهاء منا. آية تو ئێمە لەناو ئەبەی بەهۆی ئەوانەی کە سەفیهەکان خراپەکارەکان کردویانە، بەهۆی خراپەکاری ئەوانەوە ئێمەش لەناو ئەبەی سەرنج بدەن. سەرنج نەزانم موسا چی پێ دەڵێ، کۆمەڵە خراپەکاریان کردووە، ئەڵێ ئەی ئەڵڵا ئەی ئەپەروەردگارم، تۆ ئەتەوێ بەهۆی خراپەکاری ئەوانەوە ئێمەش لەناوبەری. إن هي إلا فتنتك، ئەمەی کە ڕوئەدات ئەم خراپەکارانی ڕوئەدا فتنەی خۆتە. موسا ئەوە بم ئەڵڵا ئەڵێت ئەڵەن قسەی لەگەڵ ئەڵڵا کردووە، گرنگ نییە چۆنی پێوتووە، ئەمە ئاەتێکە لە قورئانە هەیە. إن هي إلا فتنتك، ئەمە جگل لە فتنەی خۆت، ئاژاوەی خۆت، ئەی ئەڵڵا لە ئاشوبی خۆت هیچ شتێکی تر نییە. تضل بها من تشاء، ئابم فتنەی خۆتە، ئارزی خۆتە، خەڵک
سەر لە شێوانەکەی وەتادی مەتەشا و هیدایەتی خۆمەڵی خەڵکی شەدەی فتنە چی فتنە ئاشوب جێڕ ئاژاوە جێڕ ئاژاوەی ناوەتەوە ئەڵڵا ڕێک موسا ئەوای پێێت و بەم شێوەیەش ئێمە کۆتایی دەهێنین بە بەرنامەکەمان بۆمان دەرکەوت کە ئەڵڵا فتنە چییە بەپێی ئاەتەکە ئێمە نا ئێمە دادگای ئەڵڵا ناکەین ئێمە دادگای نووسری قورئانەکەین بەپێی ئاەتەکە نووسری قورئان فتنەچی ئاژاوەگەر ئاشوبگەڕ دەستان خۆش و سپاس بۆ ئامادەبوونی ئێوەی بەڕێز و من هیوادارم کە ئەگەر لەلایەن بەڕێستانەوە ئاماژەیەکە بێ با من بگەڕێمەوە بە لای هاوڕێیانی ئەزیزم ببورن